تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. إنكم وما تعبدون من دون الله حصب جهنم أنتم لها واردون. پاشان پێیان دەوترێت بێگومان ئێوە و ئەو شتانەی لە جیاتی خوا دەتان پەرست سوتەمەنی دۆزەخن و سەلکە بزوتی ئاگرن، دەبێت هەر بچنە ناوی و هەمیشە تێیدا بن. سەرەتا دووچاربوونی موشریکان هاوڕێ لەگەڵ پەرستراوەکانیاندا لەو ڕووەوە کە جگە لە سزای دۆزەخ کۆمەڵێک سزای ویژدانی دیکەش وەک سزای کۆبوونەوە لە جێیەکدا لەگەڵ ئەوانەدا کە هۆکاری سزاکەن، سزای تۆمەتبارکردنی یەکتر، سزای دەرکەوتنی لاوازی و دەستەوسانی و بێسوودی پەرستراوەکانیان یاد دەهێنێتەوە. مەبەستدەی ئاگادارکردنەوەیانە لەو موسیبەتە یەک لە ناو یەکانەی کە لە ڕێیاندایە. دەستەواژەی تەختە و سوتەمەنی دۆزەخ لە پاڵ ئەوەدا کە ئاماژەی تێدایە بۆ ئەو ڕاستیەی کە هەموو ئەو شتانەی لە دنیادا لە جێی خوددا پەرستراون دەگۆڕێن بە مادەی سوتێنەر و هەموو شتێک لە ئاگری دۆزەخدا قابیلی سوتانە. لە هەمان کاتدا هێماشی تێدایە بۆ ئەوەی کە بتپەرستی تاوانێکی وەها گەورەیە کە شایانی لێخۆشبوون نییە و لە قیامەتدا دەگۆڕێن بە خودی سزا و بتپەرستانیش ناتوانن لەم سزایە ڕزگاریان بێت. دووچاربوونی پەرستیاری کەڕی کوێری بێدڵ لەگەڵ پەرستراوە دەستەوسان و مەندەبورەکان بە هەمان چارەنووس و ئەنجام و هەلومەرج سەبارەت بە بوونەوەرێک کە لە ڕووی بەدیهاتنی یەکەم و توانە و لێهاتنەکانیەوە ئەحسەنت تەقویم و بەڕێسترین بەدیهێنراوە شتێکی چەند تاڵ و بەسۆیە. وشەی وارد بۆ چوونە سەر سەرچاوەی ئەودا دەنرێت، واتە ئەم وشەیە کۆمەڵێک خەڵک دەهێنێتە بەرچاوی مرۆڤ کە بە گۆزە و دەفری دەستیانەوە بەرەو کانیەک دەڕۆن. عەرەبەکان سەبارەت بەم کەسانەی کە بە مەبەستی بەدەستێنانی ئاو دەچنە سەرکانی کردداری وارد بەکار دەهێنێت، بەڵام کاتێک ئەم مانایە بەراورد دەکرێت بە ناوەڕۆکی ئاەتەکە یەکسەر دەردەکەوێت کە بەم مانایە بەکار نەهاتووە، کەواتە لێرەدا گاڵتە پێکردن بوونی هەیە. چەشنی ئاەتی فبشرهم بعذاب أليم. بەڵێ ئەمانە لە کاتێکدا کە پێویست بوو لە دنیادا گۆزەکانی دەستیان بە مەبەستی پڕکردنیان لە ئیمان بچنە سەرکانی حەقیقەتی محەممەدی، ئەم دەرفەتەیان بەکار نەهێنا و ڕێگاکان بەرەو دۆزەخیان بردن. هەمان ناوەڕۆک لەم ئاەتەشدا هاتووە: وَإِن مِّنكُمْ إِلَّا وَارِدُهَا. بەکارهێنانی وشەی وارد لە ئاەتەکەدا لەو ڕووەوە کە گۆڕانی ئەو بە سزانیشان دەدات گەورەی ئەو دەرفەتەیان بیر دەهێنێتەوە کە لە دەستیان داوە و گزارش لێکردنی بە وشەیە کە لە سینەکاندا حەسرەت بەرهەم دەهێنێت مەبەست لێی خەم و خەفەت و حەسرەتێکی جددیە. لە سەرەتای ئاەتەکەشدا پێدەچێت وەڵامی گومانێکی ئەوان بوونی هەبێت. ئاەتەکە دەفەرموێت: إنكم وما تعبدون من دون الله حصب جهنم. لەوانەیە ئەوان وا بیریان کردبێتەوە کە دۆزەخ نایان سوتێنێت. لێرەدا ئاەتەکە پێیان دەڵێت ئێوە سەبارەت بەو ئاگرەی کە دەتان سوتێنێت وەکو تەختەوەهان، بەمە ژوانەیەکی پێویستیاندا دەدا و حەسرەتیان دووچەندانە دەکات. ومن الناس من يعبد الله على حرف فإن أصابه خير اطمأن به وإن أصابته فتنة انقلب على وجهه خسر الدنيا والآخرة ذلك هو الخسران المبين. هەندێک لە خەڵکی هەیە تەنها لە یەک حاڵەتدا خواپەرستی دەکات، ئەویش ئەو حاڵەتەیە کە دنیا بە دڵی ئەو بێت. ئەگەر تووشی خێر و خۆشی بوو دڵی پێی خۆشە، خۆ ئەگەر تووشی تاقیکردنەوەیە کات سواری سەری خۆی دەبێت و هەڵدەگەڕێتەوە. ئابە و حاڵەتەی دنیا و قیامەت لە دەست خۆی دەدات و زەرەرمەندی هەردوو لایە و هەر ئەوەشە خەسارەتمەند و زەرەرمەندی ڕوون و ئاشکرا. لەمبارەیەوە چەندین ئاەت لە قورئانی پیرۆزدا هەن. بەڵێ
خوای گەورە بە مەبەستی دەرخستنی جیاوازی دنیای ناوەوەی ئیمانداران و دووڕوان و کافران زوو زوو دووچاری تاقیکردنەوەیان دەکات بە بەڵاو موسیبەتە جۆرا و جۆرەکان و تەنانەت بەخێر و بێرەکانیش گرفتاری تاقیکردنەوەی ویژدانیان دەکات و نرخ و بەهای خۆیان بیری خۆیان دەخاتەوە. بەڵێ بە چەندەها ئەزمون سەلماوە تەنانەت ئەوانش کە لە پێناوخوادا فیداکاری دەنوێن و حەسبیەت نیشان دەدەن ژیانی بازرگانیان و بارودۆخی مادیان جار و بارتوشی شکست هاتووە و کاروبارەکانیان شێواوە و دووچاری لەرزەی جۆرا و جۆر هاتوون. ئەمەش جگە لە تاقیکردنەوەی بەندە لەلایەن خواوە چیدی نییە. ئەمە بەمانای ئەوە نایەت کە خوای غەنا عەلە الئیطلاق ئەو کەسانە بە تەنها جێدەهێڵێت کە لە پێناو بەرزکردنەوەی دینی خوادا فیداکاری دەنوێن و پشتیان لێ دەکات و دوژمنان بەسەریاندا سەردەخات. بەڵام زاتی باری کە لە هەموو کارێکیدا 1001 حکمت شاراون و پاک و بێگەردە لە کاری بێهودا سەمیمیەت و وابەستەیی بەندە بەخواوە لە تەوەری هەڵسوکەوتەکانی بەندە و لە ژێر داوەری ویژداندا تاقی دەکاتەوە. پێدەچێت لەبەر ئەوەی هەندێک لەوانەی بەشداری لەم تاقیکردنەوەیەدا دەکەن هەم لەم دنیا و هەم لەو دنیا دەدۆڕێن هەر بۆیە قورئان بە فەرمایشتی ئەمەش خودی زیانی ئاشکرایە خاڵی کۆتایی دادەنێت. ئەوانەی کە بەرمەبنەی ئەم ئاەتە تاقیکردنەوە دەدۆڕێن و گرفتاری خەسارەتی ئاخیرەت دەبن زیاتر دووڕوەکانن. ئەمانە بە یەکێتی نێوان دڵ و زمان و لە ئەنجامیشدا بە ئیمانی کامڵ نەگەیشتون. بەلایەکی لێو ئیمانیان وتووە و بە کەلای چاو تەماشای شتان و ڕووداوەکانی چواردەوریان کردووە و لە کەناری دین و کاروبارە دینیەکان وەستاون نەک لە شەقیدا و ویستویانە تەنها بەڕێی بکەن و لەلایەک نەیان ویستووە هێندە دوور بن کە لە سوود و بەرژەوەندیەکانی ئیمان و ئیمانداری بێبەش ببن و لەلایەکیش لەو بابەتانەدا کە پێویستی بە بەرپرسیارەتی سەخت هەیە و زیانی ڕواڵەتیان تێدایە بە عەقڵ و گومانی خۆیان تەدبیری خۆیان خستووە و بە وێنەی مێشێک کە نیازی نیشنەوەی بەسەر هەنجوینەوە هەیە هەمیشە لە کەنار و گۆشەدا جێی خۆیان گرتووە. بەم پێگەیی کە هەڵی دەبژێرن و بەم دوورە پەرێزیە مامناوەندیە بەرنامەڕێژی دەکەن بۆ ئەوەی سوود لە هەموو ئەو شتانە وەربگرن کە موسڵمانان بەدەستیان دەهێنن. هەر کاتێک ئەو شتەیان دەستکەوت کە دەیخوازن پێوەی دەنووسێن و ئارامی و دڵنیاییان دەست دەکەوێت. خۆ ئەگەر بەڵاو تاقیکردنەوەیەکی شاتە پێشەوە یەکسەر پشت هەڵدەکەن و بۆی دەردەچن. بە پێی ئەو دەستورەی کە دەڵێت مەرج نییە هەموو سیفەتەکانی کەسی ئیماندار وەک خۆی ئیماندار بن. ئیماندارانیش دەکرێت بکەونە ژێر کاریگەری ئەم سیفەتە منافیقانانەوە و لەوانەیە بخوازن با بە ئاراستەی دڵی ئەوان هەڵبکات و باران بە ئارەزووی ئەواندا بکات و نەخشەی فراوانی قەدەر لەسەر ئاستی گەردون بە گوێرەی هەوا و ئارەزووی ئەوان بەڕێوە بچێت. هەروەک لە قۆناغی سەرەتای ئیسلامدا کۆمەڵێک منداڵی هەوەسبازی لەم جۆرە هەبوون کە دوای نائومێدبوونیان لەو شتانەی دەیان خواست پشتیان لە ئیسلام هەڵکرد. لەم ڕۆژگارەشدا ڕوودانی چەندەها لادانی ناوەچی و سوڕمانی سەر و لێڵبوونی چاوەکان شتانێکی حتمین. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب.